دیسانەوە ئێمە بڕیارماندا کە هەر سێ ڕۆژی جەژن قەدەغەی سەرتاسەری هەرێمی کوردستان ڕابگەینین بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیان و هاتوچۆ لە نێوان وڵاتی هندستان و هەرێمی کوردستان ڕابگیرێت. ئەو کۆبوونەوەی بە سەرپەرشتی بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێوە چوو و دوایەوەیکەوە هەردوو وەزیری بەڕێز، وەزیری تەندروستی، وەزیری پەروەردە راپۆرتی خۆیان پێشکەش کرد. ئێمە طبعاً کۆمەڵە لە بڕیار دەرکران. یەکەم بڕیار ئەوەیە هەمان ئەو ڕێوشوێن کە پەیوەست بە خۆپارێزی و جێبەجێکردنی ڕێکارەکان بەردەوام دەبێت و هەروەها ئەو ڕێکارانەی کە پەیوەست بە خوێندن و چ لەسەر ئاستی وەزارەتی پەروەردە یان ئاستی وەزارەتی خوێندنی باڵا دیسانە وەکو خۆی ئەو ڕێشوێنانە جێبەجێ دەکرێن. بەڵام دیسانەوە ئێمە نیگەرانین لەوەی کەوە خوێندن و چارەنووس خوێندن چۆنە بێت بۆ ئەم ساڵە